بینەرانی عزیز و خۆشەوی سلااوتان لەبێت. هاتین بۆ دیاهاتی گۆگجا لە شاری مەریوان. بازاڕی گۆگجا یەکێکە لە بازاڕە گەورەکانی گژوگیای منتەقەی مەریوان. بۆ دیتنی ئەم بازاڕە و چۆنیەتی کڕین و فرۆشتنی گژوگیاکان تکایە هاوڕێمان بن. باگەمان و نەبی بەیانیت باش. سلامەت و یەخە بەخێر بێت. بەنیازی چی نێستاچن بۆ دەشت؟ وەڵا چینەروا گیا تێرین بۆ فرۆش و گیای وەکو سوورە و نە و پسڵ و ئەمانە. یعنی ئێستاکە ئاچن بۆ گیا لە دەشت؟ هەرە وەڵا چین بۆ ئاو کێوسانانە بۆ گیاچین. چنێ هینی هەیە فاصلەی هەیە تا گەیشتن بۆ؟ وەڵا فاصلەی زۆرە وەختوا هەیە وەختە 4 سەعات 5 سەعات ما پێچێت تاوەکو ئەچینەوە و لەو لای 4 سەعات ما پێچێت تا تینەوە. فاصلەی زۆرە چینە ئەو بەش دەرەویان و نازانم نەر و سەڵە و ئەوەختە هەوارە گەرم و ئاوانە ڕۆین. یای چیەکەنن زۆر؟ وەڵا گیافرەتە پسڵەکەنین و سوورەونەکەنین و کنی واڵەکەنین و قاچکەروا بە شوێ گشت یاگەڕی. قاچکە ئێستا؟ هەیە ئیمساڵ کەمە قاچک. باوگیان لەکوێوە هاتوون؟ لە مەریوانەوە خوانە. لە مەریوانەوە هاتوون؟ هەر ساڵە دێن بۆ ئێرە بۆ گژوگیا؟ وەڵا فەرە ساڵە دێن هەر ساڵی بەکاری وێتر خەڵک مەجبورە ڕووخاتم کەژوکەوە. دروستە. زۆرتر چ گیا هەیەکەێنن؟ وافلەتر ڕێواس و مەنێ و ئاوا خارچی لێیە؟ قەچیژە هێنە وەڵاهی خارچکی گەورە و دۆزیوەتە تا ئێستا؟ وەکەم ناوەڵا. زۆر باشە. خاڵگیان چەندێکتان پێچێت تاگەنەوە سەرە؟ وڵا ساعتی ساعت و نیوێ تا 2 ساعت پێچ. ساعت و نوێکتان پێچێت؟ بەڵێ. سلام بەڕێزم. ماندوو نەبیت. بەخێر بێ یاخوا. باشیش کرد؟ مەمنونە هەم تەشەکر. بەرەو کوێ چیت ئێستا؟ وەڵا بەرەو چلچەمە. بەرەو چلچەمە؟ هەرە وەڵا. بۆ گژوگیاشی؟ هەرە وەڵا. زۆرتر چ گیاکەنیت؟ وەڵا ئێستا سوورەونەیە قەبلەن دووشە بوو قاچک بوو ڕێواز بوو پیچێک. قاچکی لێ ئێستا؟ ئێستا قاچک نەوەڵا هەر نییە مەگەر بارێ. خەڵکی ئەم منتەقەی؟ هەرە وەڵا خەڵکی گۆگجە. زۆر باشە. خەڵکی گۆگجا لە دەوروبەریشەوە خەڵک دێن ئایا بەرگریان لێکن؟ وەڵاهی کەسانێک بۆ سەیران بێننەوە وەڵا قەدەمیان سەر چاومان وەرەگەر بۆ گژوگیا بێنیمش لەم هەرلای پێمان خۆش نییە بەڕاستی بێ. پێتان خۆش نییە یان زەرریان بۆ زەرریان هەیە ئێمە لێرە لە کولە ئاژەڵدارین ئەوان نشیێن بە ماشینۆ تێنەچێ ناو گیاکە چێ ناو زەمینەکان خراپیەکەنەرەوەڵە. قسەتان بۆ کەسانە چییە کە دێن بۆ گژوگیان؟ وەڵا قسەمان بۆ کەسانە وەسە خۆش و تەمەنایان لێکەین ئەگەریشن وەکو ئینسانێکی ژینگە پارێز شتێلێکە بەڕاستی ئەو شتێلە ئەوەژغاڵەوە کە بەدەستیانەوەی بیتێن یا بیسووتێنن لە شوێنێکە دەفنیکەن باکارە نشێت ناو گژوگیاکە ئێمەش و ئێمەش لێرە ئاژەڵدارین تۆزێ ڕێک و پێک بێن بێر بۆ سەیران تێ قەدەمیان سەر چاومە. ماندوو نەویت باشیش کرد؟ ئەچی بۆ کوێ ئێستا بم بەیانی زۆوە؟ چم بۆ دەشت. ئەچی بۆ گیاکەندن؟ هەرە وەڵا. دەرس ناخوێنیت؟ وەڵا دەرس ناخوێنم. بۆچی دەرس ناخوێنی؟ وەڵای تر ناخوێنم. هەر خەری گیاکەندنی؟ هەرە وەڵا. ڕۆژانە یەکسەرەچی بۆ گیاکەندنەرێ؟ یەکسەرەچم. چەند ساعت ڕێیە تا گەی تاوێ؟ وەڵا دەور حدودەن 3 ساعتی. 3 ساعت؟ هەرە وەڵا. هەر خەڵکی منتەقەی؟ هەرە وەڵا خەڵکە منتەقە. خەڵکی تریش دێن بۆ گیاکەندن؟ هەرە وەڵا لایەک تێت هەر خەڵکەوەی خۆمان دێن. بم بەیانیزەوە بۆ کوێچم؟ وەڵا هێچین بۆ دەشت بۆ گیاوشتە. زۆر باشە. لە دەوروبەریشەوە خەڵک دێن بۆ گیاکەندن وایە؟ وڵا دێن ئەلە وڵا لە بانەوە دێن لە سەخزەوە دێن لە مەریوانەوە دێن ئەوتە خەڵکی فرێ ڕۆکا لێرە بۆ گیە. زۆرتر چ گیا هەیەگەکەنن؟ وڵا لێرە پسڵە و کاشمەی کە نییە فەوتاوە و سوورەونەیە و دوایەوە کنیواڵە و پیچکە و مەنەیە و قنگەرە و قارچی لێیە؟ وڵا هەیەسی ئەرە وەڵا فقط ئیمساڵ وەکو ساڵان نییە کەمترە ئیمساڵ. بۆچی کەم بووە تۆ؟ وەڵاهی
باران کەمبوودی بارانە ئیمساڵ بۆ قاچکەکە فقط گیایشان لە کولاکەم بووەس مەسەن ئێمە ساڵانی پێش و 4 ساڵ گەڕین و بۆ 4 ساڵ 5 ساڵ لەمەوبەر ئەمانتوانی هەر لە هەر ئەطرافی گۆگجا هەر لە نزیکی ئاواییە هەر فەردێ بچوایە 40-50 کیلۆ پسڵی هاو ئەلان مەسەن وایان پێکردە گشتیان ئەو بە سەلک و بەڕیشەوە کەندیانە بە پاچ و بە گیاکەن ئەوتە گشتیان فەوتانیە و ئەوتە لە بینیان بردە ئیسا هەر ئینسانی وەختارێ ئەچی بۆ حتاکە ئێوارە خۆ لە خۆی 4 کیلۆ 5 کیلۆ ئاخرەکە ئێسی بیتێری ئەزانم مەسەن بۆ 2 ساڵ دوای ئەوشێ هیچ دەست ناکە حتا بۆ داخواش نییە بیخۆی نەمڕە یعنی ئێوە گەڕێنەوە بۆ بێڕایەتی خەڵکەکەوایە حتممەە ئەرە وڵا بێڕایەتی خەڵکەکەی وەختارێت تۆ مەوگیا ئیسفادەی لێکم با سەلکەی نەبم با ڕیشەکەی نەبم گیاکە بووم ئەیدە سەلکەم بۆچی با سەلکی ساڵی سەڵزەوەێتەوە ئەتوانم ساڵی ئیسفادەی لێ بکەم و وەتارە قنگەرەکەیەکەنن ئەو خاکە ئەو پاچەلی ئەوەن ئەو گیا چەنێ گیاتیش ئەفەوتێنی با ناقل خاکە کاتۆ جێکەی خۆی لەسەرەوە چاومان تێتەوە بوو ئێمە ساعتونیە کە بەڕێوەین چاومان تێتەوە بوو بەڵام نەماتوانی وەک تۆ سەرکەوین مادوو نەبینی تارزەکەین خەلفو زیاوی ئینشاڵڵا یاخوا بەخێ بێت سەر چاوەکانم قارچە کەمال لە چ شوێن هایەک دەردێت وڵا قارچە کەمایتەوە بەناوەکەی خۆی معلومە لە جێیەکە کەمای بوێت لەو جێوە کەما هەڵزی هەیە لێ ناو قارچە کەما هەیە ئەوش کەچەڵەیە ناو کەچەڵەیە لا هەیە یا لەژێر کەماکە هەیە ئەو کەمە ماوەیەکی دیاریکراوی هەیە ینی وەڵاو ماوەکەی ئەوەسە ئیتر یەک مانگی بەهەرمان بڕۆ دوای یەک مانگی بەهەر پێگەی ئیتر گیاکە بەرزەوە بووە ئەوەتە دای بەرچاو ئەوەتە کەمە قارچکەش بەوجود ئێژن هەورە گرمەش بۆی هەیە تاسیری هەیە بڵێ ئەرە وڵات تاسیری هەیە لەوەتا ئاکە ئەو هەورە گرمە و ئەوەتە ئەو ڕاد و بەرقە ڕاد و بەرقەکە لەوەتا بەوجودێ زیاترێ لەوەت بارانە ڕۆژە زیاتر قارچکەی ئیمساڵ کە باران نەبووە قارچکە کەمترە خۆشەویستانی عزیز هەر وەک دیتان لەسە من دوودانە قارچکی جوانم دۆزیوەتەوە هەروەکو لە خەڵکی ئاوایی بیستمان هیوادارین کەسانێک کە دێنە ئەم کوێستانە جوانە دێنە ئەم دەشت و دەرە جوانە لەو گژوگیا کە ئیسفادەیەکەن هەڵیەکەنن هیوادارم بەڕیشۆ هەڵی نەکەنن یعنی جۆرێک هەڵی بکەن کە ساڵانی داهاتوو یان بۆ ساڵهای ئایندا خەڵک بتوانن ئیسفادەی لێ بکەن کاکی گیان سڵام ماندوو نەبین حاڵە سلامەتی بەخێبێن یاخوا وەک شتێ قارچکە دۆزیوەتەوە وڵایەتی ڕایەتی بۆم کێوسانم قارچکمان دۆزیێر هاڵە باشە پیرۆزە ئەوە لە چ شوێن هایەک دەردێت وڵا ئەلم کێوسانی ئەمە ئیتر ئەمە قارچکەمای پێژن لە شوێنێکەوە شوێنە ڕوتەمانی بیاوە قارچی لێهی نەوێت هەڵە تۆقی بەلێ ساڵ بەیاندی کەمێک کەم بوو کەمە و قارچکەیشی وردە ئێستا قارچکەکەی ئەمە بەکار خواردن دێتر وەڵامەیتر بەکار هەم خواردنیشی خۆشە زۆر کەسی حەزی لەکە ئەم قارچکە ناوی چییە؟ ئەمە قارچی کەمای کەما ئەراوەڵە بە چەنێ لێتان نەکڕن وڵا لە ئاوایی ئیسە ئێمە خۆمان ناوێن بۆ شارشتە بە 35 تا 40 لەو ئەوڵۆ کەمە 40 دوای قیمەتێتە خوا تا 35 30 ئەوە لێمانەسەن دوای ئەوانە خۆیانم بۆ مەریوان یا سەقزێ ئێمە ئەتوانین هەر فەقە لە ئاوای جۆری تریشی هەیە قارچە؟ وڵا قارچکە هەڵزیشمان هەیە لێ قەویە هەم ساقەتەی قەویە هەم هینوشەکەی قەویە ئەراوەڵە کامیان خۆشترە؟ وڵا حەتیان یەکتامیان هەیە خۆش یعنی قاچکە گیایشەیە قاچکە بەسوولەی پێژە مەریوانی قاچکە بەسوولە ولی ئەو تامی ناخۆشە تامی خۆش و کۆمە خۆش نی ئەم بۆ یەکگرانیش یعنی ئەمە خۆشترێکە لە چاوانی تر ئەراوەڵە ئێمە کولەن لەبەر خاتر چی ناچینەشە لەبەر خاترەوە ناچینەشە لەبەر خاتر ئەم کێوسانمانەسە ئەم کێوسانش ئێمە ئەم گژوگیامانە هەیە ئیسفادەیەکی لەکەین ئەگەر مردم ئاوا بێ ئیسفادەی لێ بکاتەوە کە لە بینی بووە ئێمەش دانیشتن ئێمە معنایەکی نییە ئێمە هیچ کارێکمان نییە هیچ نەزەویزارێک شاوەرزیمان هەیە نەگەن و جۆیەکمانەیە نەنوەکێکمانێ هیچێکمانە لەم ئاواییە لە مناتقی خۆمانە غێر ئەوەنێ ئەو حیوانداریمانە هەیە ئەو حیوانداریشە تێ لێ گژوگیایسە ئەگەر گژوگیا و شتێکشمان لەبێ نابوون ئێمە چی بکەین ئاژزانە داواتان لێ ئەەکەین هەکە ئێوەش بە دروست و حەساوی ئیسفادەی لێ بکەن بێن بۆ ئێرە ژینکەکەمان بۆ پارێزن گیاکەن بەسەلکەوە مەکەن بەڕیشەوە مەیکەنن جادەکەمان لە بینامەوەن ئەو ئەژغاڵ و پاشماوە شتەکە لە دفنیکەن دفنیکە یا بیسووتێن خۆ زۆر نییە وەختارە کاورە چای لێنە 4-5 نەفەر بە ئەژغاڵەکە یەکە لە شوێنێکە جەمۆکات و یا بیسووتێن هەر ئەو ئاگراکە کریێس و بخاتنە ئارەکە بیسووتێنێ شتێ وای نامێنێ خۆەوە خۆ ئاجزانە داواتان لێ یەکەم مردمی مەریوان ئەو مەناتقا هەکە تەشریف تێرن بۆ ئێرە ئام ژنگمانە بۆ پارێزین بایمش ئیسفادەی لێ بکەین بامش دڵهەڵەکەندەی ئەم مەناتقە نەوین و نەڕۆین بۆ شار و بۆم لاولە
حاجی گیان سڵام عليك سلام بان چاوخ مانو نەبیت بقربانم لتوي زياوي شلا بەخێر بیتۆ سلامتي گەورەیەکەی ئەوە چی تێناوە بۆمان بەخوا ڕۆیتم بۆ گیاگیام دەست نەکەو بەڕاستە بەخوا گیاکەن مەریوانیە بانەیە گلایەکە بردیانە ساڵانەکی بۆ ئەم هەردە قەسەم بەخوا لە کاشمە لە کنیواڵ لە تا لە دووتا ئەو هاون ئایتە ڕۆیتیم لە بەیانیوە خولە خۆم یەک دەستنی کنیواڵم دیە حاجی گیان بۆ چی وای لێ هاتووە تێگشتی گیاکەن ئەم مەملەکەتە بانەیی و مەریوانی و سەخزی و کاکە گیان لە بینی برد باشە بۆچی لە بینیان بریانی هینەوەی کە زۆر دێن بۆی یاوەیە کە بەڕیشۆ هەڵیەکەنن بەڕێشۆ هەڵیەکەن گشتی بەڕێشۆ هەڵیەکەن ڕەحم پێ ناکە منزوریانەوەسە هەر ئەو ڕۆژە کارەکەیان دەستکەوێت گیاکەیان دەستکەوێت کنیواڵوێ کاشمەوێ لەوە لە حەچیە بوێ ئیتم بەقەید هەردەکەمان نایە لە بین چووە حاجی گیان لە خەڵک گلەی هەیە ئەی گلەیم ئەرەوەڵا گلەیمانە وەسە ئێمە لەو میلەتاکە تێڕێعال نە لە زەویزارمانەکە نە لە گیاجارمانەکە نە لە دارمانەکە نە لە حیچێ مەملەکەتمانیان لە بین بردووە جادە شتەکەی شتیان خراپ کردووە ئەوەسە بیوینە بەخوا تەواوی خراو بووە زەویزا کولی ساڵە شەڕی شوێنە دەستمان و خەسم بەخوا ئەم گیالە تۆی وینی ئەلم هەردا ماشینیان داوە ناوی ها لەکوێن و بردیانە ئەو بەدمە نابێنە قەسم بەخوا ئەوە مەزورەکە ئالە وەسە ئێستا خارچن لێناوە تۆ حاجی نەبەخوا ئیمڕۆ گەڕیام هاتومە چە خوار و حەچم نەدیە لە دەرەجەرەژیوە ئاو دوو سەکە دوومە هەڵداهالوێنە لە داخە ئێستا ئێمە گیایەکمان هەیە بەناو کاشمە کاشمە لەم دێهاتەیە چەند ساڵێکە کە بوونی نەماوە هۆکارەکەیشی ئەوەیە کە خەڵک بەڕیشۆ هەڵیان کەندووە ئەمەشە بێتە هۆی ئەوەی کە مناڵەکانمان لە داهاتووە نەزانن کاشمە چی گیایەک بووە وەک ئەوترێ کاشمەی گۆگجا یەکێک لە گیابەناوبانگەکانی منتەقە بووە بەڵام بەداخۆ بەهۆی ئیسفادەی نادروستی خەڵک و بەڕیشە هەڵکەندنی ئەو گیاوە ئەو گیا خەریکە لە ناو ئەچێ هەروەها گیایەکی تریشمان هەیە ناوی پسڵە لە منتەقەهایەکی تر پیاڵێن لوشە ئێستا ئەو گیایش کەمەوە بووە ئەویش بە بۆنەی کەندنی زۆر و لە ڕیشە هەڵکێشانی ئەو گیاوە بووە هیوادارم بتوانین بە شێوازێکی دروست ئیسفادە لە گیا و لە ڕەوەکانی بەهاری بکەین بۆ گژوگیاچن وایە ئەرە وەڵاچین بۆ گژوگیا زۆر باشە چنێ وەختە با تاگە ناوێ وەڵا دو سعات و نیوە بات ئەتە ئەگەر چین بۆ ئەو دیۆ بۆ نەرگسەڵە یا بچین بۆ باشۆرتی ئەوانە 2 سعات و نی وشتە ئەبات دوورە مەسیرەکەمان و ئەگەر بۆ ئەم چەمانیژە بچینەوە سعات و نیوە هەرابینە ڕێوە لەم لاشۆ سعات و نیوە هەبازم پیادە ڕەویەکەین و ئاوە سلام علیکم ماندوونە تاکە چاکی سلامەتی ئەمە قارچیان ئاوردووانە بەڵێ وڵا قارچکە این کارۆسەم ئاودیۆ میشەی سێنم ئێوانی تر چیتیایە وەڵاهی پسڵەوە سڵە بەڵێ ئێمە پێژین پسڵ سەقزی پێژن لوشە ئەوان پێژن ئەوان پێژن لوشەی من پێژین پسڵ ئەو قارچکە چەند کیلۆ بێت وەڵا شایە کیلوێ بێ کیلۆی چەندێکە وەڵا 30,000 من 35,000 من ئاواز یعنی ئەم ئێوارە لە چاوی وەرانی تر فەرقێکا قیمەتەکەی وەڵا ئەگەر کەم بێ فەرقەکە ئەگەر زۆر بێ هەرزان دەدێ ئێستا ئەمان کڕیارن بەڵێ ئەوان کڕیارن منەڵێن بە 30,000 پێم بە ئەوێژە 35,000 بەڕێزگان چنێکە پێچووەم قارچکە و پیا کردووە ئیمڕۆ لە بەیانێکی وەچووم هەرەومە پیا کردووە ینی لە بەیانی و تا ئێستا هەرەونە پیا کردووە ئالەوەڵە دلیلی چیە ئەو نەکەمە دلیلی ئەوەستێ خەڵک زۆرە ئەینا ساڵان ڕۆیتی نەفرە 10 کیلۆ قارچمانە هاو ئێستا دلیلی ئەوەسە لە شارەکانەوە بە ماشینە تێتە ئێرە تا بەیانیە ماڵاسین ئەوانە چن قارچەکە چنۆ نامێنی بارانیش ئیسە فەسڵەوەسە بارانی ئاعان لەم فەسڵاشیە باران زۆر بیوێ باران کەمە قارچە کەمە ئەو قارچە چەند ڕۆژە مێنێتەوە وەڵای هەفتەیە دوایە خراپەوی دوای هەفتەیە خراپە بێ وانە کرم لیا و خراپەوی
سلام بەڕێزم مالێکم ماندوو نەبیت قوربانگی وەختی بەخێر خۆشبی یاخوا ئەم بارە چی هەوردوتە یامەڵا لوشەیە لوشەیە ئەرێ وەڵا ئەی بۆ نەکەمە وەڵا نییە ئەمە بکە دوو نەفەریشە و نەمانە هاوردووە دلیلی چیە و نەکەمە وڵا خەڵکەکەی زۆرە و گیاکە کەمە و لە شارەکانی شۆتێن ئیت ئەوە نامێنێتەوە بۆ ئێمە و ئێمەشە دوو نەفەر ڕۆیشتین کار و کاسبیمان بووە بوو ینی بە دوو نەفراونە لوشتان ئاوردووە وڵا دوو نەفری ئاو کارمان بوو ئیمڕۆ دلیلی چیە ئەو نەکەمە ینی بۆچی ئاوە کەمی کردووە ئەرزت ناکەم خەڵکەکەی زۆرە قبلەن بە ڕێشۆ کنیا فەوتیایە ئیسە شتەکە کەمەوە بووەسەوە خەڵکەکەیش کە زۆرە ئیتی کەمی بۆ تێ یعنی دلیلی ئەسلەکەوێ بە ڕێشەی کەن وانە وڵا بە ڕێشە کنیا و فەوتیا و بەگیاکەن هەڵیەکەن بە ڕێشەوە ئەیکەنن ئەوە فەوت ئێوە قسەتان چیە بۆ کەسانێک کە ئاوا گیا هەڵەکەنن وڵای ئێمە خوایشتمان لەو کەسانە هەیە کە گیا ئەکەنن ڕعایەتی بکەن بە ڕێشەوە هەڵی نەکەن ئێستا ئەم گژوگیا ئەمە سوورە بنێوانە ئەمە کیلۆی بچەنە کە بت چۆنەی فرۆشن 500 لەوانە کڕین ئەین بۆ کابرای وایتر چۆنەی فرۆشێ نازانی نێمەش شایەتە کیلو 100 وەنینیا لەگرین بۆ خۆمان و ئەوش ئەیباتە کرماشانێت لەوێ بە چەنەی فرۆشێ ئێمە پرسیاری ئەوەی لێ ناکەین وەکو خەڵکی گۆگجا چه قسەیەکتانێ بۆ کەسانی کە دێن بۆ گژوگیا وڵی ئەوڵەن خۆش مێ تا ئەو شوێنە ئەتوانن و ئیمکانی هەیە لە لاوە نێن چونکە بەڕاستی مەرتەعەکانمان لەبین چوێ نەوەگیاکانمان هەر نەماوێ ئەنی خۆمان ئێمە لێرا کە دانیشتین لێرا 50 جوانیاتیا لە بێکاریە ڕوومان کردێ لەم گژوگیە ئێمە حیواندارین بەداخەوە هیچ پشتیوانیەکشمان ناکردە لەلایەن جمهوری ئیسلامی و لە نەزەر ئاڵۆ لە نەزەر جۆ لە نەزەر ئەو شتۆکە ئەو حیوانداریمانە جۆرێ بچێ بەڕێوە کە ئەو مەرتەعە لە بینەوەی نەو گژوگیا واقعان هەر لە بین چوێ نەما چەند نەوگیا لەم منتەقا ینی کاشمە بووە لە منتەقا ئایسێ من خۆم کە دانیشتوی ئێرەم بورەوەکەم سوورە بنە ماشین باریان کردووە هێشتا دەسم نەکەوتە بەش تێش دەبێرمەوە مناڵەکان ئەو نە لە بین چووە نەما شتەکە ئەمشە ئەگەر تێ 2 ساڵتر هەراوە من خۆم کە گیاسێنێکم خۆم بە تاوان بارەزانم چونکە ئەو شتە لە بینەچێ نامێنێ ئەو مەرتەعە بەو گیاوە جوانە بەو ڕێواسۆ جوانە بۆ خنەرۆ جوانە بۆ خارشکۆ جوانە ئەگەر ئەوە نەمێنێ و لە بینچێ هەروەکە ئاو کەوەڵەکەی بینی حیچی پێوە نەبووە ئەوش وای لێتی بینەرانی ئازیز و خۆشەویست گەیشتینە کۆتایی بەرنامەکە ئەمە بوو بازاڕی کڕین و فرۆشتنی گژوگیای بەهاری لە دێهاتی گۆگجا کاتێکی خۆش ماڵاوە